وادەی دابەشکردنی موچەی مانگی چوار ئاشکراکرا و سوودانیش دڵنیایی دەدات لە ناردنی موچە. وەزارەتی دارایی عێراق سەرقاڵی ئامادەکاریە تا دەست بە دابەشکردنی موچەی مانگی چوار بکات. لە هەرێمیش ئامادەکاریەکانی لیستی موچە بەردەوامە بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار کە بۆتی واردووەوە تا سەرەتای هەفتەی داهاتوو لیستی موچە ڕەوانەی بەغدا دەکرێت. بەپێی زانیاریەکان ئەگەری هەیە ڕۆژی پێنجشەممە یان یەکشەممەی داهاتوو لە بەغدا دەست بە دابەشکردنی موچە بکرێت. هەرێمیش چاوی لەوەیە هەفتەی داهاتوو لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە وردبینی لە لیستی موچەدا بکرێت. سەرچاوەکە بە تیواریوت بە هەموو ئەگەرەکان چاوەڕوانن لە هەفتەی داهاتوو پارەی موچە لە بەغداوە ڕەوانە بکرێت، چونکە سوودانی لە کاتی سەردانەکەیدا بۆ هەرێم دڵنیایی داوە کە ناردنی موچە بەردەوام دەبێت. وتیشی پارەکە بۆ ئەم مانگە زیاتر بووە چونکە 6,000 ناوی خانەنشینی نوێ خراوەتە ناو لیستی موچەوە. بەپێی قسەی و سەرچاوەیە لە دوای 25 مانگەوە دابەشکردنی موچە دەست پێ دەکات و تا سەرەتای مانگی داهاتوو دابەشکردنی موچە دابەش دەکرێت. بە جۆرێک هاوشێوەی مانگی پێشتر موچەی مانگی چواریش لە 3 بۆ 5 ڕۆژدا دابەش دەکرێت. بڕیاریشە سەر و 300,000 کەس بۆ ئەم مانگە لە ڕێگەی هەژماری منەوە موچەکانیان وەربگرن. ئەمەش ئاسانکاریەکی باشە بۆ زووتر دابەشکردنی موچە لەلایەن وەزارەتی دارایی هەرێمەوە. بەپێی قسەی سەرچاوەکە تا هەفتەی داهاتوو میزان مراجعە و داهاتی ناوخۆش ڕەوانەی بەغدا دەکرێت و لەم ڕۆژەوە هیچ گرفتێکیان نییە.